بیرکاری پۆلیسێ میبنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 46 بابەتی دراوەکان یان پارە. لە هەر وڵاتێک زۆرە پارەکێ بەکاردێ بۆ وێنە لە باشووری کوردستان ئەو پارانەی کە بەکاردێن ناویان دینارە. گچکەترین لەوان لێرە ئەو پارچە کاغەزە 250 دینارە بەهایەکەی و ئەو کەسکە 500 دینارە، ئەو شینایان ئەو بۆرە 5000 دینارە، لێرە ئەوە 1000 دینارە بەهایەکەی، ئەوەش 10,000 دینارە، لە هەمویان گەورەتر ئەو سۆرە 25,000 دینارە. ئەوجە لێرە نووسرایە ئەگەر کاتێک لە بازار دەبی پێویستت بە ژماردنی دراو دەبی بۆ ئەوەی بیدەی بە فرۆشیارێکی یان ئەوەی کە فرۆشیارەکە بۆت دەگەڕێنێتەوە. لەبەرکردنی ئەو ڕاستیانەی خوارەوە یارمەتی دەدا بۆ ژماردنی پارە یان دراو بە خێرایی و دوورکەوتنەوە لە هەڵەکردن. کاتە ئەم پێویستە بزانم هیچ نەبی 50 کۆ 50 یەکسەر بزانم دەکاتە 100. ئەوجا ئەگەر دینار بوو ئەگەر هەرچ بوو 250 واتە 100 یان ئەوها دەنووسم یان ئەوها دەینووسم 2 جاران 50 2 کەڕەتی 50. لە کاتی لێکدان ئەو سفرە لێرەیە یەکسەر دەنووسرێتەوە. لێرە چەند سفر هەبی دەبی هەمووی بنووسمەوە، پاشان 2 لێکی دەم لەگەڵ 5 یەکسانە بەو دەیە. هەروەها 250 کۆ 250 دەبی بزانم یەکسانە بە 500 یان لێک دەدەم ئەو سفرە لێرەیە یەکسەر دەینووسمەوە لێرە، پاشان 2 جاران 5 سفرەکەی دەنووسم، یەکەکەی لێرە دادەنێم، 2 جاران 2 4 لەگەڵ ئەو یەکەی یەکسانە بە 5. کاتە بە هەرچ جۆرەك ئەمن بمەوێ بەو جۆری وەڵام دەدەمەوە. گرنگ ئەوەیەم بزانم 2 پارچە 250 دیناری یەکسانە بە 500 دینار و 2 پارچە 500 دیناری یەکسانە بە 1000 دینار. کۆیان دەکەمەوە دیسان، یان 2 پارچە 500 دیناری 2 سفرەکان دێنە خوارێ، 2 جاران 5 ئەو دەیە. ئێستا 2 پارچە 5,000 دیناری یەکسانە بە 10,000 دینار. 10,000 دینار یان 2 جاران 5 سێ سفرەکان دیسان دەنووسرێنەوە، 2 جاران 5 دەکا ئەو دەیە کە لێرەیە. ئەو جا گەورەترین پارچە 25,000 لەگەڵ 25,000 یەکسانە بە 50,000 یان لێکدانەکەی دەکەم، سێ سفرەکان زوو دەنووسمەوە، ئەوجا 2 کەڕەتی 5 سفرەکە دەنووسرێکە کە لێرە دادەندرێ، 2 کەڕەتی 2 4 یەکیش 5 لێرە دەنووسرێ. ئەوها دەبی لەبەرکەم ئەمن ئەو پارچە دراوانە. لێرە نووسرایە بەهای گوژمەیەک چەندە کە پێک هاتووە لە 3 پارچەی 250. واتە ئەمن 250 دەبی کۆ بکەمەوە 3 جار. لێرە بە 2 جۆر کردیتیان، جاری یەکەم 250یان کۆ کردتەوە لەگەڵ 250 بوویتە 500. ئەوجە جاری دووەم ئەو 500 کۆ دەکرێتەوە لەگەڵ 250 دەبیتە 750. بەڵام دەتوانین یەکسەر هەر سێکیان بەیەکەوە کۆکەینەوە، ئەوها 0 کۆ 0 کۆ 0 هەر 0. ئەوجە 5 کۆ 5 10 کۆ 5 15 5ەکەی دەنووسم، یەکەکەی لێرە دادەنێم، پاشان 1 و 2 3 3 و 2 5 5 و 2 7 ئەلێرە دەینووسم. ئەگەر نا ئەمن دەینم 3 لێک دەدەم لەگەڵ 250. سفرەکە یەکسەر دێتە خوارێ، 3 جاران 5 15 5ەکە دەنووسرێ، یەکەکە لێرە دادەندرێ، 3 جاران 2 6 لەگەڵ ئەو یەکەش 7 750. کاتە زۆر ڕێ هەیە
بتوانم بزانم ئەنجامی 3 پارچە 250 دیناری دەکاتە چەند. ئێستا دێمە لای چ پارچە دراوێک بەکاردەینی لۆ ئەوەی 1750 دینار پێک بهێنی. ئەمن تەنیا ئەو پارچە دراوانەم هەیە، بە کەیفی خۆم هەندێک پارچەی وەردەگرم هەتا 1750 پێک بهێنم، بۆ وێنە 1000ەکەی دەینم و 500ەکەی دەینم و 250ەکەش دەینم کە کۆیان دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 1750. لێرە چیان کردیە؟ یەک دانە 1000 لەگەڵ 500 بوویتە 1500، ئەو جا لەگەڵ 250 بوویتە 1750. کەواتە ئەو ڕێژ هەیە، ڕێکی تکەش هەیە، دەتوانین وەکو گوتم 3 پارچە 500 بینین لەگەڵ 1 پارچە 250. ئەوەش تەواو. ئێستا ئەو لاپەڕەیە تەواو بوو، لاپەڕە 46 سەردانی لاپەڕە 47. لاپەڕە 47 بە یەک ببەستەوە، بەهای هەر گوژمەیەک بدۆزەوە. 4 پارچە 250 هەیە، یەکسانە بە چەند؟ یان دەینم پارچەکان دەزانم ئەمن 2 دانە 250 دەکا 500، 2 دانە دیش 500 واتە دەکاتە 1000، یان دەینم لێک دەدەم ئەوها سفرەکە دەینمە خوارێ زوو 4 جاران 5 20 سفر 2 لێرە دادەنێم 4 جاران 2 8 لەگەڵ 2 دەکاتە. کەواتە ئەم بە کەیفی خۆم کام ڕێی بەکاردەینم گرنگ ئەوەیە دەبی بنووسم یەکسانە بە 1000. ئەوە گرنگە. پرسیاری 2 4 پارچە 5000 هەیە، یەکسانە بە 3 سفرەکان یەکسەر دەنووسرێتەوە 4 جاران 5 دەکا 20، کەواتە دەکا 20000. 20000 دینار. 20000. 3 پارچە 1000 هەیە دەکا 3000. 7 پارچە 250 هەیە، لێکدانەکەی دەکەم سفرەکە زوو دەنووسمەوە 7 جاران 5 دەکا 35، 5ەکەی دەنووسم 3 لێرە، ئەو جا 7 جاران 2 یەکسانە بە 4دا، 4دەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 3 دەبیتە 7دا، کاتە 1750. 1750. 1750. ئێستا پرسیاری 6 3 دانە 25000 هەیە، 3 سفرەکان دەینمە خوارێ ئەوها دەنووسمەوە 3 جاران 5 15، 5 یەک لێرەیە 3 جاران 2 6 لەگەڵ ئەو یەکەی 7 بووە 75000 دینار. 75000 دینار. ئەگەر نەزانم لێک بدەم 3 جار 25 کۆ دەکەمەوە، سفرەکان هەر هەیە بێگومان 3 25 دەکا 75 3 سفرەکەش دادەنێ. پرسیاری 3شم چانە کردووە بزانم لێرە 6 500 یەکسانە بە 2 سفرەکان دێتە خوارێ 6 جاران 5 3000 دینار. پرسیاری 7 6 پارچە 250 دیناری، واتە 6 لێک دەدەم لەگەڵ 250 سفرەکەی زوو دەنووسم 6 جاران 5 30، دیسان سفر 3ەکەی لێرە دادەنێم 6 جاران 2 12 لەگەڵ ئەو 3 یەکسانە بە 15. 1500 دینار. 1500 دینار، چونکە 4 دانە لە 250 یەکسانە بە 1000، 2 دانە دەمینێتەوەش 500. 1500. 5 پارچە لە 500 پرسیاری 8 زۆر ئاسانە، 2 سفرەکان دەنووسمەوە 5 جاران 5 25 2500 دینار، چونکە
دوو پارچە دەکا 1000 دوو پارچەی دیش 1000 ئەوە 4 پارچە یەک پارچە دەمێنێتەوەش 500. پرسیاری نۆ 4 پارچە هەزاری ئەو زۆر گرنگە ئەم لێرە سەرنج بدەم 4 پارچە هەزاری و یەک پارچە 250 ئەو یەکە زۆر گرنگە 1250 هەیە 4 دانە هەزاریم هەیە ئەوە 4000 لەگەڵ 250 ئەوە 4000 و دەبی کۆی بکەمەوە ئەو کاتی کاتە ئەم لێرە دەبی ئەوها بکەم ئەوها کۆی بکەمەوە 4 جاران هەزاری بکەم دوایە یەک دانە 250 شم هەیە دەبی ئەمن بینم یەک دانە وەکتە هەر 250 ئەو 4000ەکەی کۆ بکەمەوە لەگەڵ 250 دەبی بشزانم کە 4000 لەگەڵ 250 یەکسانە بە 4250 بەبێ هەڵەکردن ئەگەرنا دەبی ئەمن خانە بە خانە بۆ وێنە خانە یەکان سۆرەکە 00 هە 0 05 هەر 5 022 4 دێتە خوارێ چونکە لێرە لە خانەی هەزاران هیچ نییە لێرە 0 هەیە کاتە وەڵامەکە 4250. پرسیاری دا 4 پارچە 500یم هەیە و پارچەیەک ئەوژ گرنگە لە جیاتی بنووسن یەک پارچە دەنووسن پارچە یەکەکە لە دواوە دەنووسرێ بەڵام ئەم دەبی هەر بزانم مەبەستیان یەک پارچە 250 4 دانە 500 دوو دانە 500 دەکا 1000 4 دانە دەکا 2000 کەواتە 2250 4 جاران 500 یەکسانە بە 2000 ئەو کۆی دەکەمە لەگەڵ 250 دەبیتە 2250 2250. پرسیاری دا ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان بەهای هەر گوشمەیەک بدۆزەوە 10 دانە 500 زۆر ئاسانە لێکدانی 10 لەگەڵ 500 3 0 هەیە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ هەر سێکیان دەنووسرێنەوە هەر سێ سفرەکان دەنووسمەوە کاتە ئەنجامەکە دەبیتە 0 0 0 0 پێنجەکەش 5 جاران یەک هەر 5 دەبیتە 5000 دینار. پرسیاری 12 10 دانە 250 دیسان لە کاتی لێکدان دا ئەوها لێکی دەم لەگەڵ 250 2 0 هەیە هەردووچی دەبی بنووسرێتەوە یەک جاران 25 یەک جاران 55 یەک جاران 22 کەواتە دەکاتە 2500 زۆر ئاسانە کاتێک کە 0 هەبوو لێکدان زۆر ئاسانە سفرەکان تەنیا دەنووسرێنەوە. ئێستا پرسیاری ئێزدا 8 پارچە 500 و پارچەیەک 250 8 پارچە 500 بزانم لە چێم نووسیە 8 پارچە 500 8 جاران 500 دوو سفرەکان دێتە خوارێ ئەوها ئەوجا 8 جاران 5 یەکسانە بە 40 کەواتە دەبیتە 4000 یەک دانە 250 کۆ دەکەمەوە کۆکردنەوەی لێرە دەکا 4250. پرسیاری 14 4 پارچە 5000 و پارچەیەک 25000 لێرە ئەوە لێرەیە 4 پارچە 5000 ئەوەتە لێرە 20000 یەک پارچەش 25000 دەکا کە کۆیان دەکەمەوە ئەوها سفرەکان هەروەکو خۆی دێتە خوارێ 5 و 0 لێرە هەر 5 ئەو 2 2 4 دەکات 45000 پرسیاری 14 45000. پرسیاری 15 کەمترین پارچە دراو بەکاربینە بۆ پێکهێنانی 2250 بۆ وێنە دەتوانم ئەمن دوو دانە هەزاری بینم 1001 هەزاریەکی دیکەش یەک دانەش 250 بینم کە کۆیان دەکەم و 1000 و 1000 2000 لەگەڵ 250 دەبیتە 2250 کاتە دەتوانم ئەوها بکەم چونکە نووسرایە کەمترین شتی بینە چونکە ئەم دەتوانم ئەوە ڕاستی بی زۆر دانە 250 بینم یان 500 بینم بەڵام چونکە نووسرایە کەمترین پارچەی بینە
زۆر پارچەی مەینە، ناچارم هەزاری بینم، دەنا وەڵامەکەم هەڵە دەبی. 2 دانە هەزاری دەینم، 1 دانەش 250 دەینم، کۆیان دەکەمەوە لێرە دەبینم دەکات 2250. ئێستا گەیشتمە پرسیاری 16 چەند پارچە 250 دیناریت پێویستە بۆ پێکێنانی 1000. زۆر ئاسانە، 4 دانەم پێویستە. 4 دانە چونکە 2 دانە دەکا 500، 2 دانە دیش 500 دەکا 1000، کاتە 4 دانە 4 پارچە یان 4 دانە یان 4 پارچە. پرسیاری 16 تەواو بوو، دەچینە لای پرسیاری 17. پرسیاری 17 باوکت 3 پارچە 500 دیناری و 4 پارچە 1000 دیناری پێدای. ئایا هەمووی دەکات چەند؟ 3 500 دەکاتە 1500، 4 هەزاریش دەکات 4000، کاتە بە هەمووی دەکات 5500. پرسیاری 17 بزانم ئەمن چام کردیا. 3 500 و 4500 کۆی دەکەینەوە، زۆر ئاسانە، یەکسانە بە 5500 لێرە کۆم نەکردیتەوە، بەڵام ئەگەر کۆی کەینەوە 5500 دینار. 5500 دینار. ئەوەش تەواو بوو. پرسیاری 18 کام گوژمە هاوتای 10 پارچە 500 دیناری و 2 پارچە 10,000 و 1 پارچە 250 دیناری دەکە. کەواتەم دەبی ئەوانە هەمووی کۆکەمەوە. 10 500 دەکا 5000، 2 دەی ئەوە زۆر گرنگە، 2 10,000 دەکا 20000. لێرانە 5000م هەبوو، لێرەش 20000م هەبوو، کەواتە 25000. 1 250 کەواتە 25250. ئەوە ڕاستە. ئەم لێرە ڕەنگە چاکم کردبی. 10 دانە 500 کردیە 5000، 2 دانە 10,000 کردیە 20000. ئەوجا کۆی دەکەم و هەمویان لێرانە سفرەکان لەگەڵ یەک دەبی سفر لەژێر سفر بنووسم، و لێرە 5 لێرە 2 لەگەڵ کۆکردنەوە لێرە 5، ئەوجا ئەو دووە بە تەنێ دەمێنێتەوە دەکات 25250. 25250. ئەوەش تەواو بوو. پرسیاری 19 جانتایەکی پێنووست کڕی بە 4500 دینار. جانتایەکت کڕی بە 4500 دینار و 3 تێنووسیشت کڕی هەر یەکی بە 1250. 3 دانەت کڕی. بزانی دەکات چەند؟ چونکە چەند پارەتدا بە فرۆشیارەکە 25000، بزانین چەندت لۆ دەگەڕێنیتەوە. کاتێ یەکەم جار بە ئەمن بینم 1 دانە پێنووس یان 1 جانتا 4500، 3 بینم جارانی 1250 بکەم، بزانم دەکات چەند. گوتمان 4500ەکە 1 دانەیە، لێرە دەنووسین هەیە، ئەوجا 3 جاران 1250 دەبی لێک دانەکی باش بکەین، ئەو سفرە لێرە دێتە خوارێ. 3 جاران 5 15، 5 یەکەک لێرە دەنووسرێ، 3 جاران 2 6 لەگەڵ ئەو یەکەی ئێرە دەبیتە ئەو 7. 3 جاران 1 3 لێرە لۆ نووسیتم 4 نازانم، ئەوەی ڕاستی بی هەڵەیە 4 دەبی تەنیا بنووسرێ 3، چونکە 3 جاران 1000 3000، 3 جاران 250 750. ئەوجا پاشان کۆیان بکەمەوە ئەو دووە، کەواتە 3 و 4 دەکا 7 یەکیش 8، کەواتە ئەوە لێرە هەڵام کردیا. دەبی بنووسم 8. ئەوجا ئێستا 25000 8000 لێ بڕوە، بزانین چەند دەمێنێتەوە. بزانین لێرە ئەوە هەڵەیە
دەنووسین 8. ئێستا 0 لێ بڕوا ئێرە هەر 0 ئەوە کێشە نەبوو. لێرە 10 5 لێ بڕوا بێگومان ئەبی دەبی بزانم دەچم ئەو 5 خورد دەکەمەوە چونکە 0 هەیە لێرە نابی کە خوردم کردەوە ئێرە دەبیتە 10 ئێرە دەبیتە 9 ئێرە دەبیتە 4 کاتە ئەو دەیە ئێرە 5 لێ بڕوا و 5 ئێرە ئەو 5 دەمینێتەوە. لێرە بووە 9 2 لێ بڕوا ئەو 7 دەمینێتەوە. ئەوە نەما بوو بە 4 کەم 8 نابی 4 چونکە ئەو 2 خورد دەکرێتەوە 4 8 لێ بڕوا لێرە دەبیتە 6 ئەو یەکەش 2 کە خورد کراوە بوو بە 1 دەبیتە 1 کاتە 1000 و بزانم کوبی نووسم دەکاتە چەندی گەڕاندەوە 16750 دینار 16750 دینار. ئەوە تەواو. ئێستا بچم بزانم پرسیارەکەی دیکە چ بوو. پرسیاری 20 سارا گوژمەیەکی پاشەکەوت کردبوو پێکاتبوو لە 3 پارچە 5,000 و 2 پارچە 1000 و 6 پارچە 500 4 پارچە 250 کاتە ئەوە هەموو ئەو پارچە پارانە ئەو پارچە دراوانەی هەبوو. ئەو پاشان ویستی کراسەک و پێڵاوەک بکڕی هەمویان بە هەردووچیان 20,000 دیناریان تێدەچوو. ئایا ئەوەی پاشەکەوتی کردبوو بەشی دەکا بەشی ناکە زۆرترە کەمترە کاتە ئەم دەبی بچم بزانم هەمویان کۆکەمەوە. 3 پارچە 5,000 دەکا چەند 15,000 2,000 2000 ئەوە 17,000 6 500 3000 ئەوە 20,000 و 4 250 هزار ئەوە 21,000 3 5,000 15,000 2,000 6 پارچە 500 3000 4 250,000 دەکا 1000 ئەو جێستەگە کۆیان کەمەوە 15,000 و 2,000 17,000 لەگەڵ 3 20,000 لەگەڕێکی 21,000 20,000 دەکڕی 20,000 کاتە 1000 لۆ دەمینێتەوە چونکە ئەو پارەی پاشەکەوتی کرد بوو 21,000 ئەو شتانێک کە دەشی کڕی 20,000 بوو کاتە زۆر باشە. دەتوانی بچی شتەکانی بکڕی. ئێستا ئەوەش تەواو بوو. تەنیا نووسرابوو بەشی دەکا وەڵام بەڵێ بەشی دەکا. پرسیاری هەڵبژاردن لە هەمە جۆر باوکی سازان بۆ سازدانی ئاهەنگێک بە بەهای 179,000 دینار برنجی کڕی 139,000 گۆشتی کڕی 85,000 میوە و سەوزەی کڕی 500,000 هەبوو. ئایا بەشی دەکا یان چەندی مایتەوە نەک بەشی دەکا چەندی مایتەوە کاتەم دەبی ئەوانە هەمووی کۆکەمەوە ئەوە لەگەڵ ئەوەی ئەو جەبزانم چەندی مایە 500,000 بینم ئەو سەرجەمەکانی لێ دەرکەم 179 کۆی بکەمەوە لەگەڵ 139 لەگەڵ 85 9 دەکا 9 85 23 سێ لێرە دەنووسم 2 لێرە دەنووسم ئەو جە کۆی دەکەمەوە 2 7 9 9 3 12 و 8 یەکسانە بە 20 سفرەکە لێرە دەنووسم 2کە لێرە دەنووسم ئەو جە 2 1 3 3 1 4 بە هەمووی چەندی خەرج کرد 403,000 ئەو جە 500,000 پێبوو ئەوها بزانین چەندی لۆ دەمینێتەوە 500,000کە لێرە دەنووسم 403 لێکەم دەکەمەوە. بێگومان ئەمن ناتوانم 0 3 لێ بڕوا چونکە 0 گچکەی ئەو 5 خورد دەکەمەوە لە کاتێک خوردکردنەوە 5 تەنیا دەمینێت 4 ئەو سفرەی ئێرە دەبی بە 9 ئەو سفرە یەکەمیش دەبی بە 10 هەمیشە ئەو هایە ئەو جە ئێستا 10 3 لێ کەمکەمەوە یەکسانە بە 7 9 سفر لێ کەمکەمەوە یەکسانە بە 9
لێرەش چاری لێکەم کەمەوە دەکا سفر هیچ نامێنێتەوە کەواتە 97 دینار 97,000 بێگومان دەبی بنووسم 97,000 چونکە هەمووی بە هەزارە بەڵام ئەمن پێویستی نەدەکرد بنووسم هەزارەکەی بە نووسین دەنووسم 97,000 دیناری مایەوە. ئەوە لە تەواو بووم لە لاپەڕا 46 و 47 دەربارەی درا و پارە و گوژمە و کۆکردنەوەی پارە و پارچە پارە و دەکاتە چەند و بەها و نرخەکانیان بەهایەکانیان چەندە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بژی.